کاگەمی وەکو ڕێکخراوی مەدەنی هەستای بە کۆکردنی واژوو بۆ تەواوکردنی و نەخۆشخانەی سەد قەروێڵەی مناڵان. زۆر سوپاس. کەلار ئەمیش ئەو دەسانت خۆش بێت. گیان واژوو کۆکەینەوە بۆ تەواوکردنی نەخۆشخانەی سەد قەروێڵەی مناڵان. جای تر پێویستمان بە واژوەکانی ئەوە شەبێت. بەڵێ وەکو تۆ ڕێگەشە بەدانی توانەکانی خەڵک هەستاین بە کۆکردنەوەی واژوو کەمی واژوەکانمان لە سەروی 5,000 واژوو بێ لە سنووری کەلار و ناحیەکانیە بۆ تەواوکردنی نەخۆشخانەی سەد قەروێڵەی مناڵان کە لە 2013ەوە ئەم پرۆژێ چوەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام بەهۆی قەیرانی دارایی ئەم پرۆژێ ڕاگیراوە و ئێمە ئەمانەوێت لە ڕێگای ئەم ئامرازە مەدەنیەوە کە ئەویش کۆکردنەوەی واژوویە و چالاکیەکانی ترەوە ئەمانەوێت سەرنجی حکوومەت وە سەرنجی هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە ڕابکێشین کە پەیوەندیدارن بە تەواوکردنی ئەو پرۆژێەوە. نەخۆشخانەی سەد قەروێڵەی کەلار لەسەر بودجەی پەرەپێدانی ناوچە جێرجیەکانی هەرێمی کوردستانە کە لە پێش قەیرانی دارایی و ئەو قەیرانە ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد 35% پرۆژەکە تەواو ببوو بەداخەوە بەهۆی گرفتی قەیرانی دارایی و پرۆژەیە وەکو ئێستا وەستاوە. بەڵام ئێمە چەندین جار وەکو ئیدارەی گەرمیان یەکێک بووە لەو پرۆژانەی کە داوامان کردووە بەگەڕ بخرێتەوە و خزمەتێکی زۆری ناوچەکە شکات و ئومێد دەکەین ئەم پرۆژەیە حکوومەتی هەرێمی کوردستان جارێکتر بەگەڕی بخاتەوە و ئاخر جاریش لە لیژنەی باڵای ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران ئەو پرۆژەیە خراوەتە بەرباس و باسی لەوە کراوە و هەموو شتەکانش دراوەتە ئەنجومەنی وەزیران. ومێ دەکەین ئەنجومەنی وەزیرانیش کاری لەسەر بکات و بکوێتە کار و لە بەرژەوەندی ناوچەکە خزمەتێکی زۆری شکات.